کە سوکاری یاران بایز ناسرا و بە حەمەڕەش کە لە خۆپشاندانەکانی دەی ئەم مانگەدا کوژرا لە دادگای کەلار سکاڵایان تۆمار کرد کە سوکاری یارام لە سکاڵاکەدا بەرپرسی ناوچەی کەلاری پارتی و پاسەوانەکانی و پلەدارێکی ئەمنی سەر بە پارتیان بە کوشتنی کوڕەکەیان تۆمەتبار کردووە. وەکو خێزانی ناوبراون کە من لە جاتی دایک و باوکی و خێزانەکەی ئەوە کراوم کە ئامۆزای شەید حەمەڕەشم سکاڵا تۆمار بکەین لە سەر ناوچەی کەلار مەسئولی ناوچە لەگەڵ پاسەوانەکانی هێزێکی ئاسایشی پارتی دیموکراتی کوردستان کە عەقیدێک سەرپەرشتیکرۆ ناوەکەی لامانە لەسەرەوان سکاڵا تۆمار بکەین لەگەڵ ئەو کەسەی بڕیاری تەقەکردنی دەرکردووە لەو ڕۆژە کە بۆ هۆی شەیدبوونی شەید حەمەڕەش و گەنجێکی در. ژمارەیەک لە کە سوکار یارام لە بەردەم دادگای کەلار بە بەرزکردنەوەی چەند دروشمێک گرتبوونەوەیکیان ئەنجامدا، بەڵام هیچ هێزێکی ئەمنی بۆ پاراستنی گربوونەوەکەیان ئامادە نەبوو. سەرڕایەوەش کە ئاوشێوەی فەرمانگەکانی تر فەرمانبەرانی دادگای کەلار بایکۆتی دەوامیان کردبوو، بەڵام سکاڵای کە سوکاری ئارامیان وەرگرت. سکاڵاکەین و ئێمەش داوا ڕانین لەسەر ئەو کەسێ لە ئێمە شخصی کەس دوژمنمان نییە، کەس ناناسین بێژین وەڵا ئەوە تاو ئەیەتانێ. لەبارەی سکاڵاکەشەوە کە لەسەریان تۆمار کراوە بەرپرسانی پارتی لە سنوورەکەدا ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن. ئارامی تەمەن 35 ساڵ کە دانیشتووی گردەگۆزینەی باشووری قەزای کەلار بوو، دوو منداڵی دوای خۆی بەجێ هێشتووە و لە خۆپشاندانەکانی ئەم مانگەدا لە بەردەم ناوچەی کەلاری پارتیدا بە گولە لەگەڵ کەسێکی تردا کوژرا. داواکەم بەس خوێنی ئاوانە ڕووە، بەس داوای خوێنەکە یەکەم بزانم کێ کوشتێسی، لەبەرەوە ئەو لە هیچ حزبایەت تێگەنەوی نەمگەرەکە بێتاوان ئاوا بڕوە، حەق مناڵەکانێسی بزانم کێ بکوژ باوگیانە. تا ئێستا دۆسەی خۆپشاندانەکانی 25 شوباتی ساڵی 2011 لە دادگای کەلاری یەکلایی نەکراوەتەوە کە تێیدا دوو کەس کوژران و لایەنی تۆمەتباریش لە دۆسیەکەدا کە پارتی دیموکراتی کوردستانە. تا ئێستا دۆسیەکە بە سیاسی دەزانن نەک یاسایی. ئەمە کە سوکاری ئەو گەنجە کوژراوەیە کە لە دەی ئەم مانگەدا لە بەردەم ناوچەی پارتی دیموکراتی کوردستان لە کەلار کوژرا. ئەوان سکاڵیان هێناوەتە بەردەم ئەم دادگایە، بەڵام ئەم دادگایە هێشتا دۆسیەی کوژرانی 4 ساڵ پێش ئێستەی 25 شوباتی خۆپشاندانەکانی کەلاری یەکلا نەکردوێتەوە. مەریوان حەسەن، NRT گەرمیان.